سڵاوەڕێیان خۆشەویستان گەڕام وەلاتان لە ڤیدیۆیەکی تر ڕۆژێکی باراناوی ساردا وەکو ئەبینن دووجێ لۆبیایم و جەمیدەم دەرکردووە لە هاوینە زۆر کەس ئەترافی پێ ناکات و هەڵی ناگرێ بەڵام هەڵیگرین بۆ ڕۆژێکی سارد بە کەڵکمان دێت. ئەمڕۆ هاتم نەمزانێت چی لێنەم چی لێنەم بەهەستم لۆبیا دەرکەم دووجێ لۆبیام دەرکرد وەکو پێتان نیشانەدەم ڕۆن و پیازێکم بۆ داخ کرد ڕۆنێ زۆرش نا بە ڕۆنێک کەم دوای لۆبیاکەم خستە ناو ئاوەوە جوان تاوایەوە دوای کردمە ناو پاڵێفتنێکەوە بۆ سەر ڕۆن و پیازەکە و یەک تۆز بیبەری ڕەش و خێم بۆ زیاد کرد و لەسەر ئاگرێکی مام ناوەند تێکی جوانمدا بۆ ماوەی 20 داقە نیو سەعاتێک شتی ناوم جەمیدە زۆر کەس ئەترافی پێ ناکات بەڵام لە زۆر ڕۆژە بە کەڵکمان دێ هەموو ڕۆژێ ناتوانین بڕۆنێ دەرەوە ڕۆژ وا هەیە ساردا ڕۆژ وا هەیە وەکو بینین ئەمڕۆ باراناویە بە کەڵکم هات ئەمەش کۆتاییەکەیەتی لەگەڵ تەماتە و نانی گەرم و قاشمان کرد و جەمی نێوڕەکەمان پێ بەڕێ کرد بێ ئێوە ناخۆش هیوادارم سوودێکم پێتان گەیاندبێ ساڵی داهاتوو ئێوە شتی ناوم جەمیدە هەڵگرن بە هیوای سوود وەرگرتن خواتان